بەڵێ بەڕزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ئەم غازە غێر عراقیانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان وەکو لە راپۆرتی هاوکارمە ئازەر باسی لێوە کرد کە چەندەم مەترسیان هەیە بۆ سەر ژیانی هاوڵاتیان چەندین جار ڕووداوی لێکەوتوتەوە. گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا سایی سەرۆکی ئەنجومەنی بۆرسەی سوتەمەنی هەولێر دەکەن بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێت، ئەگەر وردەکاری زیاترمان پێ بدەیت ئەم بوتڵە غازانە چین کە غێرە عراقین و هاتوونەتە هەرێمی کوردستان؟ سلااو لە جەنابیشت زۆر سپاس بۆ دەرفەتە. وڵی ئەوە پێویست بوو قوربان، بەڕاستی ئەوە شتێکی زۆر پێویست بوو هاوڵاتیان، چکە ئەمە دەبی دائیمان هاوڵاتی خۆمان هۆشارکەینەوە. بتلی غازی عراقی ئەگە بەکار بێنین کێشەی نیە، چکە چەندی ساڵە ئەو غازانە دروستکرایە و یعنی ئەستانداردی عالەمیە بەپێی ئەو کەشەی کە لێرە هەیە با بڵێن، بەپێی ئەو غازێکە بەتێ دەکرێت لە ئەوی دروستکرایە. بتلەکانی دیکە ئێرانیە و لەبنانیە ئەوانە دیتمان لە بازاری بەخۆش بێگوزار مثلا لەمارە پریان کردی ئاگادار لە مەبریتمەوە لەو کابرای، چکەوە زۆر خەتەرە، وەزنی سووکە، پلێتەکەی زەعیفە، یعنی هۆکاری ئاگرکەوتنەوە لە بتلی غاز لەوە دروست دەبی کە بتلەکە قووەتی نییە، پلێتەکەی زەعیفە لەوەی دروست نەکرایە ئەوەندە غازای تێبکری ئەوەندە بارە. چکەما معلوماتمان هەیە چکە ئیشی بەتوزار دەکەن لێکوانە غاز و نەفت و بەزین لە کنەما هەمووی تقریبا هەلە یەک سەرچاوە دەردەکرێتن. باشە باشە بوتڵانە لەکوێ هاتوون؟ بەڵێ ئەبوتڵە دەرێ هاتووە قوربان، لێرە نییە. چۆن هاتووە؟ ئەگەر قەدەغێ ئەگەر خراپە کوالەتی زۆر خراپە ئەمە چۆن هاتوونەتە نێو هەرێمی کوردستانەوە؟ ئەوە ئیشی وەزارەتی ناوە خۆیە، حکومەت دەبی ڕێپێنەداتن لە کوالەتی کۆنتڕۆلی. ئەوە هیچ داواکاریتان کردووە کام بوتڵانە زۆر خراپن، مەترسیان هەیە بڵێن ئێمە شارەزانی و دەزانین کە کوالەتیەکان کامی باشە کامی خراپە، بە حکوومەتان گوتبێت بەلانی پەیوەنددارتان گوتبێت بۆی چیتر ئەم مەترسن نێتە سەر ژیانی هاوڵاتیان؟ واللهی ئەمە تا ئێستا بەڕسمی وەکو شخصی خۆم ئەوم نەکردیە، بەڕاستی راپۆرتشتەوە مەرز نەکردەوە، بەڵام قسەمان کردیە لەگە جەماعاتی معمەل غازەکان، لەگە جەماعاتی ئیشی نەفت و بەنزین و ئەوانە برین، چکە بتانە زۆر خەتەرن، بەڕاستی زۆر خەتەرە. بتل ئەگەر وەزنی خۆی تاو نەبیتن، قیاسی خۆی نەبی ناتوانانی ئەتوان، چکەوە بتلی غازی بخۆ دەزانی غاز بارە قووەتە، یعنی ئێستا من مەسفام هەیە، مەسفای منتوزی کە بدایەتی کە دەردەکە ئەوەل ئیش غازە، یعنی غاز زۆر خەتەرە، غاز دەبی زۆر چاودێری بکەی، یعنی غاز ئیشی گەمان نییە ئەوەندە بە ئاسانی تعاملی لەگە بکرێتن. باشە ئەوە گوتمان غازەکە هاتووی تر بار هۆکارێک بێ کە هاتووتە هەرێمی کوردستان، بەڵام خۆ بتڵەکە بەتاڵ دەبێت جارشکە پڕیکەیتەوە. ئەوەی کە جارشکە پڕ دەکرێتەوە لەکوێ پڕ دەکەنەوە ئەم بتڵە غازانە؟ جێیەکانیان لەکوێیە؟ ئەوە لە تجاری پڕ دەکەنەوە قوربان. چۆن؟ لە تجاری پڕ دەکەنەوە. تجاری چیە؟ لەکوێ تجاری؟ پڕ ناکەن، قانونەکە ئەو هەیە. باشە کاک عەبدوڵڵا تجاری لەکوێ پڕ دەکەنەوە؟ ئەوانەی کە مەسەڵەن دەستگێرن، ئەوانە دەستگێرن لە بازاڕی بابرین. باشە ئەوە بتڵێک باشە کاک عەبدوڵڵا گەر یارمەتیم بدەیت زانیاریم پێ بدەیت، ئەمە بتڵێک و دوو نییە زۆرە، جاری وایە بار هەڵگرێکی دووتەنیە یاخود ماتۆڕێکی گەورەیە کە ژمارەیەکی زۆر غاز لەخۆ هەڵدەگرێت، ینی غازێک و دوونیە بڵێ وەڵا بە دزی و بەبێ ئاگایی پڕ بکرێتەوە، ینی شتەکە لەبەر چاوە ڕوونە کە ئەم بتڵانە بە نایاسایی پڕ دەکرێنەوە بەم کوالەتیە خراپانە، ینی ئەمانە لەکوێ پڕ دەکرێنەوە، چۆن پڕ دەکرێنەوە، ئایا کەس پێیان نازانێت چێ پێیان دەزانێت؟ ئەگەر ئەوەندە قەدەغێ بۆ ئەوەندە بەربڵاو لە نێو خەڵکیدا باسێکی ئەومان بۆ بکەیت. ڕاستە زۆر جوانە پرسیارەکە، وەڵاهی لە مەعمەلەکان بڕوا ناکەم پڕ بکرێتەوە، بەڵام شتەشی دیکە هەیە ئەگەر لە بەنزیخانەکان لێرە لێ پڕکەنەوە، ئەوەش هەیە کە لە بەنزیخانەکانیش ئێستا خۆتان ئاگادارن چەند ساڕێک سیستەمی غازیان بەکارهێنایە، غاز دەفرۆشن، زۆر سیارەک بوویتە غاز، احتمالە لەوانە پڕ بکرێتەوە. لە بەنزیخانەکان پڕ دەکرێنەوە بەنایاسایی؟ وەڵاهی احتمالە من نەمدیت، چکە ئەمن ئیشی غازی ناکەم بەخۆم برێم دقیق بەرێ بخۆم ئیشی غازی بکەم تا پڕم کردی، بەڵام وای بۆ چونی من واف کردی دەکەمەوە، یعنی چکە لە مەعمەلەکان پڕ ناکەنەوە، چکە ئەو بتلا لە بازاری تعاملی پێ ناکەن. باشە گوێ لێ نەبوویت بڵێن لەکوێ پڕ دەکرێتەوە؟ ناوەڵاهی گوێ لێ نەبوو لەکوێ پڕ دەکرێت، بەڵام احتمالە مەسەلەن لە بەنزیخانەکان پڕ بکرێتەوە، چکە لەبەرەوەی ئەوە لە مەعمەلەکانی کارگەکانی غازی پڕ ناکەن ئەوان، چکە ئەوە بخۆی بەڕسمی یعنی تعاملی پێ ناکری، ئەو بتە فەرقی هەیە لە بازارش ئەو پارەی ناکاتن
کە ئەو پارەی مەسەرن بتی خۆمان دەکە عێراقی باشە بەڕێز بەخۆم عەبدوڵڵا سەعید دارێک نارم بەسەرم هاتیە ئەوە لە کابرا بتلەکەی لێ وەرنەگرتیمەوە چۆنیانی بەسەرت هاتووە کا باسی ئەوە بکە زارەی دارم ئەوە خێزانم بتلەکی پڕ کردبووە لە مارێکە بەڵێ تەمەشام کردی ترسام زۆر لێ تەمەشام کردی بتلەکە عراقینێ غێرم بخۆم ئیشمە توزاد دەکەم یعنی تا کەیەکەمان دیتەوە بەچ عارەشی زارەشی دیکە زۆر لە مێژە دوو بتیت کەی ئەوها پڕ کردبەوە خوا دەزانی ئەمنیش هەر باری پیکەبی کرد بردم لە سایلۆی گەراسەیە لێوێندەر غازەکەی پڕکەم یعنی بەتارەکەیدانم بۆشەکەیدانم پڕەکەی بینم لێوەر نەگرتم کابرا باشە بەڕێز عەبدوڵڵا سەعید سەرۆکی ئەنجومەنی بۆرسەی سوتەمەنی هەولێر سوپاس زۆر ماندوومان کردیت